مشكلة الرئيسي كردكان بدرجاي أم تاريخ زوري كهمانا هر مشكلة كبيرة چونکە کابرا ئەگەر حرام و حەڵاڵی لەسەرەتاوە لێک نەدایەوە پێشمەرگە بێت دزیەکە زیناکە ڕق خواتەوە ئەنواع ئەشکال فەسادە کە بوو بە مەسئول کۆمەڵی خەڵکە لێرە بۆ کەمین ئەیاندا بەخوشت لەبەرەوەی نەزەواتی خۆی تێبکە ڕەغبەتەکانی خۆی تێبکە کە بوو بە مەسئولێکی گەورەتر خەستەخانەیان خستۆتە بەردەست دکتۆرێکە نیوەی خەستەخانەکە ئەفرۆشێت ئەوانەمان هەموو دیوە با بڵێن نەخۆشێکی قوربەسەرە چێتە لای گرانەتایەکی 63 حەبیێ ئەو 20 حەبیەداتێ بۆی چلی بفرۆشێ معلومە 63 حەبەکەش کۆرسێکە دایرەیەکە هەتا هەر 63 بەکارێنە چاک نابێتەوە ئەنجا هەموو ساڵە تووشە بێت لە خیانەتی چی لە خیانەتی کابراکە ئیمان لە دڵی ئەوەندە نییە بڵێ حرامە بڵێ خیانەتە لەبەرەوە ئەو مۆزوعی حرام و حەڵاڵێتەیە کە ئێمە کوردەکان هەمووی پێوەی مبتەلان پێش 15 ساڵ لەمەوە پێش 16 ساڵ 17 ساڵ لەمەوە پێش من چوومە هەولێر سەیرەکەم بەیانیان ئەو ئێستا شەر عادەتە شامینۆکە فرۆشن یعنی لەبلەبی نۆچی کوڵاو هەر ماڵێت نیو دیناریا دینارێکی کردە زەمیلەیەکەوە لەبەر دەرگادایەنە کابرای سەمون فرۆشیان شامینۆک فرۆشە هاتوو نیو دینارەکەی هەڵەگرت و بای نیو دیناری تێ ئێستا لە مزگەوت تەڵاوەکانت داناوە هەتا نوێژەکە دەکەیە ترسیڵێ بەخوای بسەنێست شامینۆشی چی شتی چی ئێستا پاڵت دا بە سیارەکەتەوە لەو دیوەکێکی تر خەریکە بە سیگرسپانەیە خەریکە بە ڕۆکانی لێکات تایەکەی لێکات جاران تیارەی هاتەوە سەر ڕانێ من خۆم لەم ڕانێ بووم لە 74 تیارەکە هاتە سەر ڕانێ من ڕامانە کردە کولێسە و شێوە ڕەش ئێوارە خەڵکە هاتەوە دوکانەوە خۆی ماوە ماڵەوەکو خۆی ماوە دەتۆ ئازای ئێستا خەیاڵت مەخەرەسان ئەم ماڵی خۆت کە بەجێ دەشتوە لەکر ساڵی سێکی چکە ڕاتە دەر دوێنێ وتیان هەر پیاوێک لە ڕانیە پەلاماری گردنی ئافرەتێکی داوە هینەکەی لە گردانەکەی دزیوە بڕاندێت لەناو بازار لەبەر چای معالەمی ئێمە مشکلەکەمان مشکلەی ئیمانی ئەو خەڵکە ئێمە مشکلەمان ئەوە نییە کە ئایا دیموکراتیەتیان بۆ بێتە دییان